ماشەڵڵا ئەو دارە بۆ وا خوار بۆتەوە لە کوردەواریدا پندێک هەیە دەڵێ دار ئەگەر خوار بوو سێبەرەکەشی هەرخوا دەردەچێت. جاوەرن بالێرەوە لەو پندەیەوە شتێکتان پێ بڵێم. ئینسان ئەگەر خۆی خوار بوو، ئەگەر خۆی ئینسانێکی خراپ بوو، ئەگەر لەگەڵ خوای گەورە ڕاست نەبوو، بە ڕێگای ڕاستدانە ڕۆیشت، ئەو کاتە بەخوا کار و کردەوەکانیشی هەر خراپ دەبێت، مامەڵەکەشی هەر خراپ دەبێت، بەخوا خۆ ڕەوشتیشی هەر خراپ دەبێت، بەخوا هەر کارێک بیکات مادام خۆی خوار و لارە دەی کارەکانیشی هەر خراپ دەبێت. پێت سەیر نەبێت ئایا چاوەڕوانی لە ئینسانێکی خوار و لار و خراپکار چاکسازیت بۆ بکات، چاکت بۆ بکات و دنیات بۆ بکاتە بەهەشت. دەی دڵنیابە ئەگەر بەتەمای ئەوەی ئەمن لێرە پێت دەڵێم کوردەواری دەڵێوە دوو کوڵاوی بابردوو مەکەوە. خوای گەورە دەفەرمێ ئین الله لا يصلح عمل المفسدين. بەڕاستی خوای گەورە کار و کردەوەی ئینسانی خراپکار چاک ناکات تا ئەو کەسە خۆی چاک نەکات، لەگەڵ خوای گەورە خۆی ڕاست نەکات، بە ڕێگای ڕاستدا نەڕوات. دەی بەخوا چاوەڕوانی چاکەمە بە لە ئینسانی خوار، لە ئینسانی لار، لە ئینسانی بێدین، لە ئینسانی خراپکار چاوەڕوانی چاکە و چاکسازیت. ئایا هەر حاڵی نەبووی دەی دڵنیابە لەوەی دارێک خوار بێت بەخوا سێبەرەکەشی هەر خوار دەبێت. وەڵڵی کەسێکیش ڕاست نەبێت، بە ڕێگای ڕاستدا نەڕوات، لەگەڵ خوای گەورە چاک نەبێ، خۆی ڕاست نەکرد بێت، دڵنیابە لەگەڵ تۆش ڕاست نابێ و دڵنیابە چاکسازیشی پێ ناکرێ و دڵنیابە هەرچی بیکات، هەرچی شیعارێکیش بەرزی کاتەوە، هەرچی قسەیەکی قەبە و قەڵەویش بکات، هەر وەکو بڵقی سەر ئاوێ وایە و هەر دەمێکە شیعارێکە بەرزی کردوێتەوە تا کاتەکە تێدەپەڕێ و دوایش دەچێتەوە سەربەزمی جاران و هەمان ئەو خواری و لاریەی جاران کە هەیبووە دڵنیابە هەمان بەزم و بازاڕە. جا وەریای خۆت بە و وەریای قیامەتی خۆت بە. قیامەتی خۆت بۆ دنیای خەڵک گوێران مەکە.